سڵاوی کامەران حاجی عومەرتان لێبێت ئەم جارە لە باسی ڕۆژ باس لە بڕیارە گرنگەکەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە وەک بینیتان دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە ئیتر ئەو مانگە لێبڕینی موچە بە یەکجاری نامینێت هەر کاتێک بەغدا پارە بنێرێت لەگەڵ داهاتی ناوەخۆ داهاتی نەوت تەواوی داهاتەکانی کوردستان بۆ لە مەودوا دەکرێت پشت بە موچەیەکی یەکجاری ببەستین کە 100% حکوومەتی هەرێمی کوردستان موچەکان بەبێ لێبڕین دابەشی بکات. من ئەمڕۆ هاتوومەتە نێو بازار لەگەڵ کۆمەڵێک کاسبکار قسە دەکەم. دەمەوێت کاردانەوەی ئەو بڕیارەی سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەیە لەسەر بازار چی دەبێت؟ یعنی کە لێبڕین نامینێت دۆخی بازار چه گۆڕانکاریەک بەخۆدا دەبینێت. ئەوان تێبینیان چییە؟ بەڕاست لەم وڵاتەدا کە لێبڕین بوو بە کێشەیەکی گەورە بەردەوام فەرمانبەران گلەییان دەکرد. دەیانگۆ کاکە موچەکانمان وەک پێویست نییە دەبێ موچەکە بدرێت. دۆخی کوردستان باش بووە، بەڵام ئایا تەنیا کوردستان پێویستی بە موچەیە یاخود هاوڵاتیان و کاسبکاران بەشێک کە خاوەن موچەنین بە ماندووبوونی خۆیان کار دەکەن، بە عارەقەی نیوچەوانی خۆیان کار دەکەن. یعنی تەنیا ئەم وڵاتە پێویستی بە موچەیە یان پێویستیمان بە پرۆژەی جۆر بە جۆریشە. ماندوو نەویسڵاوت دەبێت. دوێنێ بینیت سەرۆکی حکوومەت گوتی لەمە دووە بەبێ لێبڕین موچە دەدرێت ئەگەر بەغدا پابەت بێت. چی بوو ئەم هەواڵە بۆ تو؟ چ خوێندنەوەی؟ وەڵا شتێکی باشە گەر بێەوەی مانگانە بە هەموو سەرمانگەکان مەعاش بدرێت کە موچە بڕینەکەش بە تەواتی بی هەموو مانگەکان بە تەواتی بدرێت شتێکی باشە. بەس وەکو پرۆژەش بکرێت لۆ گەنج، یعنی پرۆژە بکرێت لۆ گەنج کە هەموو گەنجە خوێنکار نییە. پرۆژەی زەخم بکرێت ئەحتیمال لەسەر دامەزراندن نەکەین لەسەر موچە دامەزراندنی شەبی احتیاجی ئەویش پێویستە. باشە ئەحتیمادی سەرچیمان لەسەر ئەو نەبێت. باشە تۆ موچە خۆری؟ نەخێر موچە وەرناگری. باشە چۆن پێشوازت لە بڕیارەکە بڕیارێکی باشە لەمە باشە بازارمان دەبیتەوە. تۆ بە خۆت چیش دەکەی؟ من لێرە ئەشیای دەکڕم دەفرۆشم. ئەشیای دەکڕی دەفرۆشی. بازار چۆن بوو؟ ئەگەر موچە هەبی زۆر باشە، ئەگەر موچە نەبی خەڵک ئەشیامان لێ ناکڕێت. بەڵێ ئێستا کە دەڵێن بەبێ لێبڕین بەڵێ ئەمە دڵخۆشین دوو ڕۆژە زۆر باشە. هەندێک کەس دەڵێ کاکە موچە بدرێ پارە زۆربی لە بازار، هەندێک کەس ئەشیا گران دەکا ئیستیغلال دەکات چوزانمە تو دەڵێ چی ئەم شتە دروست دەبێت؟ حتمما هەی کەسانەکەی برن ڕەچاوی ئەوەی دەکا بازار خۆشبی بەس ئەگەر بێت و بەدایم موچە بدرێ معیشەتی خەڵک باش دەبی. پێت وانییە دەبێ فەرمانبەریش دەوامی خۆی بە باشی بکە؟ حتمما دەبێ هەموو کەسێک فەرمانبەر لە کاتی ئەرچی خۆی دەوامی خۆی بە باشی جێبەجێ بکات. باشە لە هەفتەیەکدا زۆر جار دەبینی هەندێک دایرە دەیکردە پش و دەگۆ پێشەم دەوام ناکەین شەممان دەوام ناکەین. ئێستا کە مەعاشیان باشتر بوو پێت وانییە پێویست دەکات دەبێ دەوامەکانیش فول بکرێن هاوڵاتی تووشی کێشە نەبی؟ بێگومان و پێویست دەکات لە کاتی یعنی دەوامی خۆی ئەرچی خۆی دەوامی خۆی بکات و یعنی پشوەکان کەمتر بکرێنەوە و پارەکەی حەڵالکە. سەرۆکی حکوومەت گوتی ئەگەر بەغدا بەردەوام پارەکە بنێرێ ئەمە بەردەوام موچەکە دەدەن. موسیقەت بە بەغدا هەیە؟ خۆی تەماشای ئەتوو حسابی بەغدا ئیسیقەی نییە. سیقەی نییە. نەخێر بەس ئەو مانگە پارە بنێری ئەزمونمان زۆر هەیە لە قەدیمەوە. بەڵێ تەسەوڕ ناکەم. تۆ دەڵێت خۆی کاکەمەران ئەمە تەماشای ئەمە ئەگە بێت و هەرێمی کوردستان حسابی میزانەی خۆی بکە پێویستی بە بەغدا نییە. ئێستا تو تەماشا دەکەی ئەگەر میزانەی خۆت ڕابگری بودجەی خۆی هەبی لەسەر بەغدا ناکە. باش بابزانین بەشێکی دیکە لە هاوڵاتیان دەدوێنین. لێرە مامۆستایەک هەیە مامۆستا کاوەکە مامۆستایەکی بەڕێزە. مامۆستا کاوە سڵاوت دەبێ. ئێوە مامۆستان بەردەوام کێشەی ئەوەتان هەبوو کە لێبڕینی موچە تەسیری لەسەر ژیانی ئێوە دەکات. ئێستا کە ئەم بڕیارە دەرچوو چ گۆڕانکاریەک دروست دەبێت لە ژیانی ئێوە؟ چەندە گرنگ زۆر گرنگ بۆ بڕیارە بەڵام هەتا ئێستاکە جێی باوەڕ پێکراونی ئایا هەمومانکان بەردەوام دەبێ یان بەردەوام هەمووی مامەستا ترسێنێ دوونەیە کەم بخۆم بەڕوبەری قوتابخانەم ڕسالم لە هاتێ ئایا مامەستا ئەخیری ڕوا ڕاستە دەرم بابە سەبرێکی بگرم بزان چی لێ دێ ئەگەر وجار لەگەر بەغدای پێک بێ ئەو بەردەوام
ڕاتبەکەمان لێ بێ بەڵام هەرچەند ئەمە فەرمانبەرین یەک ڕۆژ مامۆستاکان درێخیان نەکردی لە واجب بخوێن هەروەکو کاک مەسعودیش دەرێ هەموو ملت قەرزاری مامۆستا ئایا ئەو قەرزەمە کەجێدات بێجگە ئەوەش مهمترین چیز لای من ئەوەیە ڕاستەمە فەرمانبەرین زەندین بەس ئەو ماڵە شەهیدانە حەقوەیە پێشی تەندروستی ژەڵات پێیان بدرێتێ نەک ئیتیمان بدرێت چونکە ئەوانە بێ خاوەن پیاویان نماوە زیاتر ئیتیمان بە ماڵە شەهیدەکان بدەن نەک زیاتر بە ئێمە بدەن دەستخۆش بی مامۆستا مام حەزی تۆ موچەتەیە موچەت نییە ئەی چۆن پێشوازی لەو هەواڵە دەکەیت والله خۆشە ئەو ئیتیماد هەیە لەوەی هەبی لە هەواڵ بکەم خۆشە ئەگە تو وەردەگرێت ئەگە شەوە ئیستفادە لە تۆش دەکەی بەڵەکە لەت بی چ دەکەی ڕاستە باشە بەس پێم برێ مام حاجی ژیان یعنی زۆر کەس دەڵێ کاکە ئەم وڵاتە تەنیا موچە نییە دەبێ شتیش بکرێ پرۆژە بکرێ خزمەت گوزاری بکرێ تۆ تەمەنێکی باش تێ وانە لە هەولێر ژیان باشە هەولێر پێویستی بە چییە؟ وڵای پێوەستی بۆ ئەو شتان لێ گوتت پرۆژەی زۆر بە زۆر یعنی تعیبینە لە خوای بەزاربی بشکلەی نییە بۆ جیان مشکلەی دینایە هەیە الحەمدولله لە خوای بەزار هیچ واجێ دڵی خۆش کردی ئەو لێ بڕین نەما بەڵام من دیتم قەیەق بە دیتی خۆش بی دیمش خۆش باشە بە بەراورد لەگەڵ پێشوو هەولێر چەند گۆڕانکاری دروست کرد زۆر کاوی بابوو هەولێر وانە بوو ناو ئێستا لەداڵە کا خۆشیە بۆ بەغدا عاسبە نییە بوتە خراپە لە سەردەمی تۆ گەنجەتی زیاتر خەڵک حەزی دەکرد لە بەغدا بژی بەڵام ئێستا خەڵکێک لە بەغداش بدەخۆ بێک دینار و ساغ بوو ئێستا زلوبەی ئێستا گەیشتە ڕۆژەی بەغدا تەمەلای ئێر دەکات با بینە سەر مەسەلەی بازار چ گۆڕانکارێک لەم بازارە دروست دەکات گۆڕانکاریەکە موچە نەبی موچە نەبی تاسیر دەکات تاسی زۆر تاسی لەو ملەتی دەکات زۆر هەیە دوکان هەیە ملیۆنێک بە 2 میلیۆن دینا بەکرێ ژیرایە لێرانە بازار نییە چکە ڕێی جنوبی کرێ پێ لەبەوە چکە ڕێی جنوبی زۆر هەیە لە جنوب دێ بە توجارەت ئەشیان لێرە دەبن ئەگە ئەو ڕێ ئەگەر موچە بدرێ موچەش بدرێ بازارەکە دەبی تۆ جوولە جوولی دەکاتن پێم بڵێ تۆ چی دەڵێ سەبارەت بە نەمانی لێبڕینی موچە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی دەکەم ئەو لێبرنەی بڕی بەران مەعاژ نییە ئەوی ڕێکوێ عین ڕێی شەرەمچێ عین جەپەیە پێویستمە بە مەشاری هەیە ئەو ڕێیانە چا بکرێ ینی حکوومەت بەدەر لە پێدانی موچە دەبێ ئاگای لە پرۆژەکانی هەمووی ئەو ڕێگاوانمان نییە دوای بێت دۆسە پرۆژەی ئاوە کە هەولێر ئالان کە بێ ئاویە وار مەعاژ نییە کاکە عالەم هەموو مەعاش خۆر نییە مەعاش جێ خۆیتی بدرێتن لە ڕێگاوانمان چیش دەکەیت سعبدەوازنم باشە ئەمە تەسیر لەوە دەکا کە بازاری تۆش خۆش بێت بەرەبەرێت تاسی دەکا بەس ئەمە پێویستیمان بە ڕێگاوان بە سەرچێکە مریشی بە چەندە چیلۆی وڵای ئەڵان هاتە خوارێ میش دابەزی بۆ دابەزی وڵی هەیە ینی ئینتاج زۆر بوو ئەنتاجی خۆمان زۆر بەران نەخۆشیمانێ ئەو مشکلەکەمانەوەیە ئێستا چلۆی بە چەندە بە سێو نییە بە سێو نیوە ئەگەر مەعاش چابەوە خۆ باشە گران ناگران نابێت دەق خۆی گرتیە بەرا پێویستیمان بە دەعمەیە دەعم ڕۆژانەیشی ئەمباڵی دەکەیت بڵێ لەگەڵ ئەم گەرمای وەزت چۆنە وڵایی خۆشە ناخۆشە خۆش و ناخۆش باشە زەحمەت نییە ئیشەکەت بەم گەرمایە کو زەحمەت بەرێ وڵا زۆر زەحمەتە و زەحمەت ئازار دەچێشی ئازار زۆر دەچێت باشە دوێنێ خەبەرێکە بوو سەرۆکی حکوومەت گوتی لێبڕینی موچە نامێنی بڵێ بازاری تو فەرق دەکەیان ناکە وڵا فەرق دەکات ئەگەر مەعاش بێتەوە وەکو پێش زیاتر ئیش دەبی خەڵچێن دەرەی لە ئەسڵ تۆ خەڵکی کەندێ ناوەمە هەولێری ینی هەولێری گەشتی هەولێر بڵێ چەند ساڵەوەی شە دەکەیت 20 ساڵە 20 ساڵ 20 ساڵە داهاتی ماڵێت پەیدا دەبێ بەخوای باش باش تۆ فڕۆشاری لا بە کڕیاری باشە چت کڕیە وەڵا هەندە مواد لۆ دوکانێ دوکان مارکێت بازار چۆنە وەڵا هی جوولە جوولە وا پێیا بیتەوە لەگەڵ مەعاشەی بڕێک باشتر بووە یعنی ئەو مەعاشە کەنجی هەواڵی خۆشەی بخۆت دەزانی بازارەکە جوولە جوولەش دەکەوتێ هەواڵی خۆش شەوی بازار دەچێت هەواڵی ناخۆش شەوی بازار بە پاش دەکەوی باشە کە گوتیان ئیتر
نامینێ و ئەو ئیدی حتممە باشتر دەبێت خەڵکیش زیاتر ئەشای دەکڕی و جوولە جوول پیا دەبی و خەڵکیش زیاتر لەوەی کات و ببێن ئێستا پێشتر کابرا ئەگەر 500,000 وەگر بە 150 لێ ببڕابە میسالان یان 100,000 لێ ببڕابە کابرا ئیدی اقتصادی بە پارەکەی دەکرد بەس ئێستاگە کامل وەگری ئیدی باشتر دەبیت زۆر باشتر طبعا بۆ ئێمەش باشتر گران نابێت نا بەوەی نییە بە دۆلار گران بوونەشت دۆلار ئێستا گرانە بە 148 نیوە ئەشیا زۆری فەرق کردیە گومر گرانتر بووە کرێی سیارەی گرانتر بووە تەسیل لەوانە زیاتر دەکەن نەک بە معاش چ بکرێت لە داهاتوو باشترە بێجگە لە مەسەلەی معاش یعنی چی بکرێت چاکسازی بکرێت نەمانی ڕۆتین لە دائیرەکان دەوامی فەرمانبەران مەزبوط بکرێتەوە والله ئەمە هیوادان هەمە عاج نەبی لە هەموو ڕۆژ چاکسازی بکرێ باش چاکسازی بەلاتەوە گرینگە ئەرێ والله ئەتو کا فەرمانبەرێک داوامەچمە تەواتی بکە کە ئەتو کەسی لە سەنەبی یان مراقەبەی لە سەنەبیە ساعت 12 بستەوە عادیەوە لە هەموو لایەکی باشە چاکسازی هەر ئەوە نەیبرێ معاش بی ئەوە پرۆژە بی یعنی لە هەموو لایەکی بکرێ باشە بەشێک لە کاسبکاران دەڵێن هەر کاتێک هەواڵێکی خۆش بێ بازار خۆش دەبێت هەر کاتێک هەواڵێکی ناخۆش بێ خوا نەخواستە یەکسەر بازار شەلل دەبێت ئێستا دەبینم کۆمەڵێک کەسم بینی لەم دوکانە حەزم کرد سەردانی ئەم دوکانە بکەم زانم ئەو جوولەی بازارت چییە تۆ کڕیاری یان فرۆشیار من کڕیارم کڕیاری لە چێوە هاتووی لە پردیەوە لە پردی هاتووی شت بکڕی زۆر باش چ دەکڕی بۆ پردێ واللهی دیتر هەر لەکوم بێ و تکلێتوە ئەم شتانە حەسەب بازارەکە چۆن چۆنی بێەوە باشە هەرچی شتێکی بازاری هەبێەوەی دەبێت باشە پردێ ئێستا لەژێر کۆنتترۆلی حکوومەتی بەڵێ موچە لە کوردستان بۆ لە مەودووە بەبێ لێ بڕین دەدرێت ینی ئەو مانگەی بە تایبەتی دەستی پێکردووە ببێ لێ بڕین تەسی لە بازاری ئێوەش دەکە بەڵێ بە تاکی دەگەر موچە بە بەردەوامی لی نەبڕن و بەم شێوەیە هیچ کێشەیەکی نییە بۆ ئێمە زۆر باشە بەڵێ بۆ ئێمەش بە تاکی زۆر باشە لەبەرەوەی موچە خۆران ئەغڵبێتی بڕین لە پردیە دانیشن هیچ کێشەیەکیان نییە کە کابرا موچەی بە تەواوی وەرگێ طبعاً بازاریش دەکات کابرا بەس وەکەوە نەبێ بڵین کابرا لە 120 لێ ببڕێ لە ملیۆنێکا 200 لێ بڕێ فەرقەکە بۆ ئەو تەواوی کەلوپەلەکان لە هەولێر بەڵێ تەواوی ناچی لە کەرکووک بکڕی لە کەرکووک شتانی لێ نییە نانە نییە شتانە بە کاملی نییە لەوانەیە قسمێکی هەبێ بەس بەو شێوەیە نیە وەگێرە ئێمە هەر لێرە شت بارەکەین و چەند ساڵە بڵین وا ساڵ نییە کە من هەر لێرە شت بارەکەم و کێشەمان لێبڕینی موچە نەما لێبڕینی موچە نەما ئینشاڵڵا بازارش باشتر بی باشتر پێویستیان شتیت کەش کاکە خەڵکێک دەڵێ بەخوا ڕۆتیناتیش لە دائیرەکان زۆر جار دەچێ لای فەرمانبەرێکی شێکت هەبوو یەکسەر دەوەکرە کاکە موچەکە باش نییە بە بێتاقەتی شەکەی دەکرد تۆ دەڵێ ئەم ڕۆتیناتە نەمینێ خەڵک بە گروتینەوە ئیشەکەی ئینشاڵڵا ئەویش نامێت چاکزازی بکرێ باشە و معاشش ئەوە بڕیاری درا هەموو مانگان بدێت چاکسازت پێ گرینگە چاکزازی زۆر گرینگە باشە ئەو لەویەتی ئەم کابینێ لە دەستپێکدا گوتی من چاکسازی دەکەم دواتر شانس کۆڕۆنا هات دۆلار دابەزی چوزان نرخی نەوت دابەزی مەقسەدم لە نرخی نەوتە دۆلار هەر ینی بەهێزتر بوو دۆلار برند بوو بەرز بووە باشە پێ دوایە ئەم کابینەیە بتوانێت چاکسازی بکات وڵی ئینشاڵڵا پێکرێ ئەگە بکەن پێیانەکرد چاکسازی بکەن گەشتبینی معاشەکەش بدرێەوە بازار شەبیتەوە باشتەبی لە زاران داهاتوو چۆن دەبینی داهاتوو وڵی داهاتوو باشە ئینشاڵڵا ئەویش باش دەبێ ئەگە چاکسازی بکرێ و معاش لە جێی خۆ بدرێ هەموو مانگان ینی پاشەکەوت نەمینێ و زۆر باشە لەسەر نەمانی کیانی کوردستان بوو ئێستا الحەمدولیلا کوردستان ڕۆژ بە ڕۆژ ئینشاڵڵا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەچێت تۆ لێرە هیچ دەکەی بازارەکە جوولاوە نەجوولاوە بازارەکە عادەتەن لەگەڵ قسەی حکوومەتە برێ بە معاش دەدرێتن و معاش بکرێتن بازارەکەش عارەکەی دەکاتن و عالەمەکەشتی دەکرێتن و پارێ سەر دەکات برێ نادرێتن دەگیرێت کرێی دوکان چۆنە تاسیر دەکات بازار باش بێ کرێش زۆر بکرێت بەخوای تاسیر هەر ئێستا هەر کرێ گرانی نانە تاسیرێکی یەکوانە هەر عادەتەن کریان وەسەتە لەگەر بازار باش کرێ بەرز دەبی لەگە خراپیش ئەدەبەزیت ترست ینی گران بێکری والله ئەگە بازارەکە باشی مشکلین گرانیش بیتن بەدەگە خراپیدن نابێ گرانێک ئەدیکە هارە والله کەسابەتی ئێوە چییە؟ وڵام ئەمە دوکانی فرۆشتنی ماوادی کارەبایم هەنەیە ئیشەکەی ئمە موسیمیە
زستانان موادی کارەبە سۆبەیە سەلاجەیە تەباقە هاوینانی بەزم بەردەمان هەیە بەزم بەردە ئەو ساڵ بە بەراو لەگە ساڵی ڕابردوو بازارتان چۆن بوو ئەو ساڵ ڕێک 160 پارە 150 بە بۆنەی ئەوەی کە دۆلار بەرز بیتەوە خەڵک ئیمکانێتی کەمتر بووە بە بۆنەی ئەو ساڵ لێبڕین هەبوو لەگەڵ پاڵەوانە ئەو ساڵ تقریبا لەوانەیە 5,000 بەس پار 11,000 10,000 ئەو نەمان فرۆشت و لە فرۆشتنی مۆبەردی بە عادەت لێرە باشە بینیت سەرۆکی حکوومەت گوتی کاکە لێبڕین نامینێ ئەو مانگەی موچەی تەواو دەدەین بە هاوڵاتیان ئەمە سیر دەکات لە وڵی ئەو بڕیاری برا گەورەی تاسیرێکی زۆر لە بازار دەکە زۆر تاسیرێکی گەورە لە بازار دەکە لەبەر ئەوی موچە دەبیتن ئەمە هەموو سرە مانگان کە معاش دەدرا بازاری مە یەکجا فەرقی دەکرد یەکجا فەرقی ئەوەندەی کە ئەو 6 ئەفرۆشەی معاش دەدرا بازار زۆر فەرقی دەکرد خەرک زۆر زۆری معاش خۆر بن زۆری معاشخۆرەکان ڕویان تێ دەکرد بازارەکە بەدڵنیاییەوە دەگۆڕدرێت بەرەو باشی دەڕوا باشە کە پارە زیاد بوو فەرمانبەریش ینی شتی کڕی توانای کڕینی باشتر بوو بەڵێ تست نییە لەوەی شتیش گران بکرێت لەگەڵی وڵی ئیمە هەر ئەوەندەیە ئێستا تۆ ناکەم باسی عامی بازار دەکەم پرسن لەوە نییە بەشێک لە بازرگانەکان استقلالی بازار وڵی لەوانەیە ئەوش ئەگەر هەبیتم بەس ئێستا ئیمە فقط گومرگەکان سەرمە گرانکە یان کەمیکەن گومرگەکان ئەگە گومرجی زیادکەن ئیمەش گران دەبی ئەمە ئەو ساڵ لەگەر پار گومرگمان زیادی کردیە لێ مەوەردەشمان کەمە گرانتر بووە باشە هەموو کەس دەی بۆ کاکە بەس موچە لێبڕینەکەی نەمینێ بازارێکی باش دروست دەبێت ژیان زۆر باشتر دەبێت توانای کڕین باشتر دەبێت تۆ چی لێ تێدەگەی ئیتر ئەو موچێ بە و شێوەیە بەردەوام بێ دۆخی کوردستانیش بەرەو خۆناغێکی باشتر ئەنگاڵ بەڕاستی ئەگەر پارەکە بەردەوامی لە ناردنی بەغدا و بڕەپارێ بۆ هەرێمی کوردستان ژێی خەرک باشتر دەی بازار گەرمتر دەبێت خەرکە زیاتر ڕوو لە بازار دەکا بەس دەبی ئاگداری ئەوەش بین ینی زیادکردنی ماوادەکان بەگشتی نەکەم شتەکە ینی لەگەر هاتنی و بڕەپارێ بۆ هەرێمی کوردستان پارە ئەشێ زیاتر پارێ بە یاخنە سەر ینی هەر ماوادەکە قاتەکە بینێت دوو قات بەرێ ئەو ترسە شەیە باسی بەغداد کردتۆ ترسلەوەیە بەغدا پارە نەنێ بەغدا ئەگەر بەردەوام بی لەسەر ئەو شتەیە کە ئێستا نردیتی بەڕاستی خەرکە زیاتر بژاوەتەوە بەڕاستی ینی کەیفەتی زۆری دێ بەس لە کاتی ئەوەی کە لێ بڕینی موسە ئەو ماوەیە دوای بیبڕێتن بەڕاستی ئەوش ترسەکی زۆری هەیە پێم بڵێت تۆ کاسبکارێکی ماوەیەکی زۆرە لەم شوێنە کار دەکەی من نێزکەی 27 ساڵ لەو دەراخانی ئیش دەکەم یەک 250 نییە بەس ئەگەر مەسەن ئەگەم موچە زیاد بی وچی خۆی لێ بێتەوە ئیشێمە ئەبیتەوە بەس لە ڕۆژێک کیڕون عالمیداکرد تە ژێر ئیشێمە نەما معاشخۆرنی تو بەس بە ماندووبوونی خۆ بەس بە ماندووبوونی خۆم لێرە ئیش دەکەی بەس ئەگەر موچەی فەرمانبەرێک مامۆستایەک چوزانم ئەندازیارێک موچەکەی باش ببێتەوە و لێبڕی نەمێت دڵی تۆ خۆش دەبێت بەرام ئەگەر ئێستا موچە زیاد بیتەوە ئیشێمە دەبیتەوە ئەم زۆر پێ خۆشەکەم ئەم 250 معاش نییە ئیشاڵە هەرێکی 2 میلیۆنی وەرەگری ئیشێمە دەبێشی تۆ لەگەڵی باش ئیشێمە لەگەڵوانایە لەگەڵ معاشە سەرمانگان کە بازار باش دەبێت سەرمانگان کە بازار باش دەبی بازارە بیتەوە هەمیشە کاسبکاران ئەوانەی کە بەردەوام لە بازاری دۆلارەکە ئاڵوگۆڕی دراو دەکەن سەرەوە دەکەن دەڵێن هەر کاتێک پارەی عێراقی لە بازار زۆر بێت نرخی دۆلار کاریگەری دەبێت بێگومان بە شێرە زۆری ئەو بەرهەمانەی کە لە کوردستان هەن بە دۆلار دەکڕێت لە ئێستا کە حکوومەت دەڵێ ئەم مانگە لێبڕینی موچە نامینێت و بەردەوامبوونی ئەو پرۆسێش بەندە بە بەغداوە ئەگەر بێت و بەردەوام لێبڕینی موچە نەمینێت چ کاریگەریەکی لەسەر دۆلار دەبێت من حەزم کرد لەگەڵ بەشێک لە کاسبکاران قسە بکەم وەکو بینیت سەرۆکی حکوومەت گوتی ئەم مانگە لێبڕینی موچە نامینێت ئەمە تەسیر لە داشکانی نرخی دۆلار دەکات یان جوولەی بازار دەکات تا پیرۆزبایی لە مۆزەفەکان دەکەم کە معاشەکان زیاد دەکات دێتەوە جێ خۆی تەبیعی پارە زۆر بێت و پارە لە ژیرفان زۆر بێ سەرفەکەی لە ژیرفان دەکەم بێ کەم سەرفەکەی تأثیری هەیە ینی لەسەر دۆلار دەشکێن دۆلار باوەڕ ناکەم ینی شکانی دۆلارەوە سعرێکی ثابتە خۆی حکوومەتی عێراقی کە تەوزیعەکە بەس بۆ شکان مەسەڵەن ئەوش حەسەب تەڵەب و عەرض و تەڵەبە کڕنی فرۆشتنە عەرض و تەڵەبە باش ئەگەر بازار خۆش بوو تەنیا قازانج بۆ ئێوە دەبێت وەکو کاسبکار ینی دۆلار و پارە گۆڕینەوەی زۆر دەبێت ینی دۆلارە وەکو خۆی دەبێت دۆلار حکوومەت تەوزیعەکە ڕۆژانە حکوومەتی عێراقی دۆلار تەوزیعەکە دۆلار باوەڕ ناکەم مەستان و تشتی وای هەیە 100 200 300 دینار ڕۆژانە سەعات دەگۆڕێ بەس بۆ شێوەیە نییە بڵێ
هەڵەسی وەک جاران ئەوها سعر بەرزە بێتەوە کەوایە دۆلار وەکو خۆی دەبێت ئەوە خۆی دەمێنێتەوە پارەش زۆر بێ ئەخە خۆ شەر نییە هەموو پارە زۆر بۆ بێتە بازار دۆلارەوە شەر نییە ئەچێت ناو عقارات دەچێتە مەعرەز خۆ هەر نایەتە ناو بازار دۆلار پارە زۆر بێت ئەچێتە شوێنەکانی تریشەوە پێم بڵێ چ گۆڕانکاریەک دروست دەکات سەبارەت بە نەمانی لێبڕینی موچ والله مەسلەی ئەو گۆڕانکاری کە دروستی دەکات بە عقد مۆزەفە تا ئێستا بڵێ نەڵێکانی موچەی وەردەگریان کەمتری وەردەگرت زۆر دەستی پێوەگرت بوو نەدەوێرا سەرفی بکەم بەڵام بەعام تاسیری لەسەر بازار دەی بازاری پێ خۆش دەبی وەگەر بشتێ لە مەسائلی تاسیری هەبێ لەسەر دۆلار قەنەعەتم نییە تاسیری لە دۆلار بکات بەحکومەی ڕۆژانە باقی مرکزی دۆلار تەوجیع دەکات ئەگەر ئەو ڕۆژەشی زیاد بخاتە بازاری دۆلار دادەبەزێ هەر ڕۆژێکی کە نەی خاتە بازار و کەمتر تەوزیع بکە حتممە تۆماتیشێن دۆلار بەرزە بێتەوە عقارات پێشبینی ناکەی بە عقارات کڕینی خان و خۆی دەزانێ مەسلەی عقارات کڕینی خان و شوقا لە وڵاتەکەی ئێمە بڵێنەڵێ لە عێراق بە تایبەتش لە کوردستان بەندە بە سیاسەتەوە ئەگەر بێت و مۆزوعی سیاسی لەبار بێ جەوەکە گونجاو بێ بازار خۆش دەبێ ئەستقرار بێ سەقامگیری ئەگەر وەزعەکە سەقامگیر نەبێ بەڕاستی بازار خۆش نابێ نەمانی لێبڕینی موچە ئەگەر ئەم هەواڵە خۆشی دابێت بە فەرمانبەران و جیرفانی ئەوان گەرم بکات بەڵام وەکو بینیتان بەشی زۆر لە کاسبکاران و دانیشتوانی هەرێمی کوردستان بە تایبەت لە هەولێری پایتەخت دوکانداران ئەمباڵەکان کاسبکاران هەر هەمویان دڵخۆشن دەڵێن هەر کاتێک فەرمانبەران جیرفانیان گەرم بێت ئەم گەرمی جیرفانە ڕنگدانەوەی لەسەر بازاری ئەوانیش دەبێت بەڵام ئەوەی کە زۆر گرینگە وەکو بەشێکیان باسییان لێوە کرد یعنی ئەرکی حکوومەت دابینکردنی موچە نییە نەمانی ڕۆتین لە فەرمانگەکانی حکوومەت کە دەبێت دەوام وەکو پێشووی لێ ببێتەوە ئەمە داخوازی بەشێکی زۆرە لە هاوڵاتیان بەردەوامی چاکسازی نهێشتنی قاچاقچێتی چوزانم هەموو ئەوانەی کە لە ڕابردوودا زیانی هەبوو بۆ هەرێمی کوردستان پێویستە لە داهاتوودا ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئەرکانە جێبەجێ بکات وەک چۆن لە پێشوودا لە بەرنامەی کاری خۆیدا ڕایگەیاندووە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.